ئایرانی دیناری عێراقی ناکۆکێکی تند لە ناو لیژنەی دارایی عێراقدا دروست دەکات. بە کوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی شەرق الاوسط ئەندامێکی پەرلەمانی عێراق زیانی 35 تریلیۆن دینار لە عێراق ئاشکرا دەکات و بانکی ناوەندیش بە شکست خواردوو ناو دەبات. ماوەیەکە هێندەی دیکە دۆلار دەستی ناوتە بینەخاقای بەهای دیناری عێراقی و بەردەوام بەهاکەی لە دابەزیندایە. ئەمەش دابەشبوونێکی توندی لە ناو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لێکەوتۆتەوە. محەممەد نوری خەزالی ئەندام پەرلەمانی عێراقی ڕەخنێکی تون لە سیاسەتە داراییەکانی بانکی ناوەندی دەگرێت. هەروەها زیانی 35 میلیارد دینار کە دەکاتە نزیکەی 21 میلیارد دلار لە عێراق ئاشکرا دەکات. ئەوەندام پەرلەمانی عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە 35 تریلیۆن دیناری چاپکراوی عێراق لە ناوخۆی عێراقدا دیار نەماوە. بە پێی زانیاریەکانی ئەوەندام پەرلەمانە ئەمە لە کاتێکدایە تەنیا دوو وڵاتی دراوسێ هەن کە بە دینار مامەڵە لەگەڵ عێراقدا دەکەن. ئەمەش وەک ئاماژەیەک بۆ ئێران. ئەو دەشڵێت ئەمە شکستی دارایی عێراقە چونکە سیستەمی دارایی دەستی بەسەردا گیراوە. لە کاتێکدا هیچ وڵاتێک نییە تا ئێستا پشت بە حساباتی کاغەزی ببەستێت و وەکەوەی عێراق دەیکات و تا ئێستاش حسابی کۆتایی لەسەر دەفتەر تۆمار دەکرێت نەک بانکەکان. ناوبراو بانکی ناوەندی بە شکست خواردوو ناو دەبات و دەڵێت ئامانجیا بەڕێوەبردننی ڕاستەقینە نییە. با لە بەرچاوگرتنەوەی هەندێک لایەن کۆنتڕۆلیان بەسەر بڕیارەکاندا هەیە. ئەمە کاریگەری لەسەر بەهای دۆلار دەبێت و هەشێتی. گەورەترین هەڵەش جێگیرکردنی نرخی دۆلار بوو لە بودجەدا بە 132,000 بەرامبەر بە 100 دۆلار. ئەمەش زیانی زیاتر لە 9 تریلیۆن دیناری لە عێراق داوە چونکە جیاوازی نێوان نرخی ئەو بازار زۆرە. ئەوەندام پەرلەمانە دەڵێ دابووری عێراق بە تەواوی پێیوەستە بە ئەمریکاوە. پێشتر سێ جۆر دراومان بۆ دەهات، ئێستا بەس دۆلارمان پێدەدەن. هەروە سزاکانی بانکی فیدراڵی ئەمریکا تەقینەوەی بەهای ئاڵوگۆڕی دراوی لێکەوتەوە. بۆیە مامەڵەی ئەمریکا لەگەڵ عێراق پێیوەستە بەو موشەکانەی دەگیرێنە بنکەی عینەسەد و باڵیۆزخانەکەی لە بەغداد تا هێزوو بنکەکەیان زیاتر بکرێن ئامانج لەلایەن گروپەکانی سەر بە ئێران. مامەڵەی دارایی و دۆخیابووری عێراق زیاتر بەرەو کەنار دەڕوات. هەردوو لێدوانەکانی ئەو پەرلەمانتارات و ڕێ و ناڕزایەتی سەرۆکی لیژنەی دارایی و سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا نوری مالکی لێکەوتەوە. ئاتوانەتوانی سەرۆکی لیژنەی دارایی عێراق لە بەیاننامەیەکدا گوتی ئێمە ئۆتۆمەتانە ڕەت دەکەینەوە کە لەلایەن ئەوەندام پەرلەمانەوە خراونەتە ڕوو. سەرۆکی لیژنەی دارایی داواش دەکات پەرلەمانی عێراق لیژنێکی تایبەت پێک بهێنن بۆ دیاریکردنی ڕاستی و دروستی و لێدوانە مەترسیدارانە و ڕێکاری یاسایی بکردنەبەر بەرامبەر هەر کەس و لایەنێک بێوێت زیان بە ناوبانگی دەوڵەتی عێراق و دامەزراوە دەستوریەکانی بگەێنێت. هەروە سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند سیاسەتی بانکی ناوەندی سەبارەت بە چاپی دراو پەیوەستە بە بناغی سیستەمی دارایی دەوڵەتەوە و هاوبەشە لەگەڵ سەقامگیری دۆخیابووری و واستی هەڵاوسان. لە وەڵامی و لێدوانانەدا محەممەد نوری خەزالی هێرشێکی توندی کردە سەر سەرۆکی لیژنەی دارایی گوتی سەرۆکی لیژنەی دارایی لە بەیاننامەکانیش بەناوی لیژنەکەیەوە ناڕاستی گوتووە و لیژنەکە ئاگای لەو بەیاننامەیە نییە. بۆیە بەرگریکردن لە سیاسەتە شکست خواردوەکانی بانکی ناوەندی لەلایەن سەرۆکی لیژنەی داراییەوە هێندەی دیکە دەیخاتە ژێر پرسیارەوە. ئەوەندام پەرلەمانە داوا دەکات لیژنەی دارایی متمانە بە ئاتواناتوانی سەرۆکی لیژنە وەربگرنەوە چونکە شکستی هێناوە لە ئەرکی چاودێریکردنی دۆخی دارایی عێراقدا.